جەژن ڕۆژی خۆشی و گەردەن ئازادیە، سەدای ئەڵڵاه ئەکبەری مزگەوتەکان خۆشی و شادی دەخاتە نێودڵان. دوای مانگێک لە پەرستش و بەڕۆژۆبوون، موسڵمانان بە مەبەستی گەردەن ئازادی و جەژنە پیرۆزە ڕوو لە مزگەوتەکان دەکەن و گەردەن ئازادی دەکەنە هەوێنی جەژن. ئێرە مزگەوتی مەدینەیە لە ئیدارەی سۆران، جیاواز لە شوێنەکانی دیکە. دوای ئەنجامدانی نوێژی جەژن و جەژنە پیرۆزە، دانیشتوانی گەڕەک هەمویان لەسەر یەک سفرە لە مزگەوت کۆ دەبنەوە و نانی بەیانی بەیەکەوە دەخۆن و دواتر بەرەو ماڵەکانیان دەگەڕێنەوە. ئەمە لێرە وەکو مزگەوتی مەدینەی و گەڕەکی برایەتی، ئەمە تقریبان ئەوە نزیکە سێمین ساڵە ئەو دابوونەریتە لە قەدیمەوە هەبووە، بەڵام ئەو دابوونەریتە بە گوێرەی کە ئەو کە شار و فڵان و بێوان ئەوانە کە پەیدا بووینە، ئەو دابوونەریتە تقریبان هێدی لە ناوچوونە و نەریتێکی زۆر جوانیشە. ئەمە تقریبان نزیکەی 5 ڕۆژ بمینیتن لۆ جەژنێ، ئەمە ئامادەکاری بۆ ئەو زیافەتە گەورەی ئەەکەین، هەموو خزم و کەس و کار و قەوم و قیل و جیران هەموو خڕەبینەوە و هەدەفیش لێرەدا ئەو نان خواردن هەر نان خواردنێکی احتیاطی نییە، بەڵکو هەدەفی مەلێک نزیک بوونەوەیە و چەندیان ئامادەکاریشن کردێت لە ئەوەی سولحێ بەینێ خەڵکی بکەین حقیقەتەن. و ئەمن کە بەکو مامۆستایشی ئاینی وەکو ئەو گەڕەکەیمە تەماشای ئەکەم، ئەگەر بزانین کەسێک لێک عیجزە لەو ڕۆژەیدا پێش ئەوە بینە جەژن نانێکی پێکەوە ئەخۆین و هەمووشی یەک ئاشتیانەکەینەوە. دانیشتوانی گەڕەکی مەتاڵ لە سۆران دەڵێن ئەمان هەوێ ئەو نەریتەی لە پێشان بابوو باپیرانمان لەسەری بوونە لە جەژنەکان لە کۆبوونەوەی خزمان و دراوسەیان لەسەر یەک سفرە جارێکی تر بتوانین زیندوی بکەینەوە بۆ ئەوەی گیانی هاوکاری و برایەتی لە نێوان مسلمانان زیاتر بێت و لە خۆشی و ناخۆشی هاوکاری یەکتر بین. بەڕاستی شتێکی زۆر جوانە لۆ ئەو گەڕەکەیە. هەموو جێژنان لە ساڵ 2017 تاکو ئێستا هەموو جێژنەکان ئامادەکاری دەکەین، بەتایبەت جێژنەی ڕەمەزان ئامادەکاری خواردن دەکەین بۆ هەموو جەماعەت بە لەسەر ئەرکی خێرخوازان و کۆمەڵگایەکە باگشتی. ئەو دەبوونەریتە هەموو سەلام بکەین، ئینشاڵڵا بە خێر و خۆشی بیتن، جەژنە هەموو لایەکیش پیرۆز بیتن و ئەوەی دەبوونەریتەژی گەلێکی جوان و تازە ئەمتێن وەکو جەژنە پیرۆزەک و وەکو ئەو ڕەمەزانە هاتووی و ئینشاڵڵا بە هەموو قبول بیتن و هەموو مسلمانێکیشی قبول بیتن. خواردنی ڕۆژی هەموو لایەکمان قبول بکە، خۆشی و تەبایی بێخیتە ناو میلەتی کولنا مسلمانان، یەکگرتوو بین، خودایە سەرکەوتوو بین لە دنیا و لە قیامەت. گرنجیدان بە نەریتە ڕەسەنەکانی کوردەواری، گیانی هاوکاری و تەبایی و پەیوەندی کۆمەڵایەتی نێوان دانیشتوان زیاد دەکات. بە پێچەوانەشەوە نەمان و لە ناوچوونی دابوونەریتی بابواپیران ساردی لە پەیوەندیەکان و نزمی گیانی پێکەوە بوون بەرهەم دەهێنێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.